لە بەرامبەر داوایەکی ئەنجومەن و ئیدارەی کەرکووک بۆ ناردنەوەی ئەو ئاوارانەی ناوچەکانیان لە دەستی داعش ڕزگار کراوە، وەفدێکی پارێزگای سلاحەدین سەردانی کەرکووکیان کرد و داوایان کرد تا کاتی ڕزگارکردنی حەویجە ئاوارەکانی ئەو ناوچەیە لە کەرکووک بمێننەوە. اليوم أتينا بزيارة إلى السيد محافظ كركوك لغرض أن نطلب مدة إضافية لبقاء النازحين في محافظة كركوك. ئەمڕۆ سەردانی پارێزگاری کەرکووکمان کرد بە ئامانجی داخوازیکردنی درێژکردنەوەی ئەو وادەی کە بۆ گێڕانەوەی ئاوارەکان بۆ زێدی خۆیان دەستنیشان کرابوو. داخوازیەکەمان بە شێوەیەک بوو ئاوارەکانی سلاحەدین بمێننەوە تا ئەو کاتەی پرۆسەی ڕزگارکردنی هەردوو قەزای حەویجە و شەرگات کۆتایی پێدێت. لێرەوە دەمانەوێت سوپاسی ئیدارەی کەرکووک و هاوکات خەڵکی کەرکووکیش بکەین کە درێغیان نەکردووە لە خزمەتکردنی ئاوارەکاندا و خۆمان بە قەرزاری خەڵک و ئیدارەی شارەکە دەزانین. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای کەرکووکیش ڕای دەگەیەنێت زۆربەی پارێزگاکانی عێراق کەمتەرخە من لە بەهاناوە چوونی ئاوارەکان و ئاشکرای دەکات لێپرسراوانی ئەو پارێزگایانە نەهاتوون ئاوارەکانیان بەسەر بکەنەوە. بوونی کۆمەڵێک ئاوارەی زۆر هی پارێزگاکان کە بەسایی شەڕەکانی داعشەوە ڕویان لە کەرکووک کردووە و ڕووی لە شارەکانی تری کوردستانیش کردووە، ئەوە گرفتێکی گەورەیە ڕووی لە کەرکووک کردووە بەتایبەتی دوایەوەی کە نە حکوومەتی ئیتیحادی بە و دەرجەلایان لێکاتەوە نە ئەوەتە ڕێکخراوەکانی UN بە پێشەوەی پێویست بە تەنجیانەوە دێن و حتا پارێزگاکانی خۆشیان لایەن لێ ناکەنەوە، جاجارە دێن سەردانیانەکان بڕنەوە گەوەی کە ئەوانە شایستەکانیان لە پارێزگاکانی خۆیان ئێستا هاتوون قورساییان خسۆتە سەر کەرکووک و لە شایستەکانی کەرکووک ئەبەن. دوابەدوای بڕیارێکی حکوومەتی عێراق بۆ ناردنەوەی ئەو ئاوارانەی ناوچەکانیان لە دەستی داعش ڕزگار کراوە، ئەنجومەن و ئیدارەی کەرکووک خوازیارن ئیدارەی پارێزگاکان ئاوارەکانیان بۆ زێدی خۆیان بگەڕێننەوە. ئاسۆ یاسین، کورسات نیوز، کەرکووک.